لێکۆڵەرەوان گەیشتونەتە ئەو دەرئەنجامەی ئەوەی بۆ تەندروستی دڵ و هەروەها مێشکی مرۆڤ باشە خۆراکی تەندروستە. خۆراکی تەندروست بەردەوامی بە لێدانی دڵ و تەوژمی خوێن بۆ مێشک دەدات. هاوکات چوونی بڕی پێویست لە خوێن بۆ مێشک درێژە بەکارکردنی مێشک دەدات و مەترسی سەرهەڵدانی نەخۆشی خڵەفاوی کەم دەکاتەوە. خڵەفایی واتای کەمبوونەوەی توانای بیرکەوتنەوە و هەستکردن دەگەێنێت، وەک لاوازبوونی توانای قسەکردن و پلانداڕشتن یان ڕێخستنی کاری ڕۆژانە. دکتۆر کەنت لانگە سەرۆکایەتی توێژینەوەیەکی کرد کە تێیدا تەماشای دۆخی پتر لە 20,000 کەسانی بە تەمەنیان کرد لە پێناو هەڵسەنگاندنی مەترسیان بە توشبوون بە خڵەفاوی. گەیشتینە ئەو دەرئەنجامەی کە نەخۆشی خڵەفاوی لە نێوان ساڵانی 2000 بۆ 2012 لە سەدا 11.5 بووە کە بە ڕێژەی نزیکەی 9% دابەزیوە. دکتۆر لانگە دەڵێت کەمبوونەوەکە بەهۆی چارەسەرکردنی باشتری بەرزی پەستانی خوێن و نەخۆشی شەکرە و قەڵەوی و هەروەها بەهۆی چارەسەرەکان ئەوانەی تەندروستی سیستمی لو لە خوێنبەرەکانی دڵ بە باشی ڕدەگرن و جەڵتەی مێشک کەم دەکەنەوە. هەروەها دکتۆر لانگە دەشڵێت بەرزبوونەوەی ئاستی پەروەردە و فێرکاری ئەوەش پەیوەندی بە کەمبوونەوەی ڕێژەی خڵەفاوی هەیە. ئاستی فێرکاری لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا بەرز بووتەوە. ئەمەش واتای ئەوەیە کە پیاوێکی تەمەن 75 ساڵان لەمڕۆدا مەترسی توشببوونی بە خڵەفاوی کەمترە بە بەراورد لەگەڵ پیاوێکی هاوتەمەنی لە ماوەی 10 یان 20 ساڵی ڕابردوو. تەنانەت بەبێ پێشکەوتن لە چارەسەردا یان لە هەندێک هۆکاری دیکە کە ڕەنگە ڕێژەی خڵەفاوی کەم بکەنەوە، دکتۆر لانگە دەڵێت پێدەچێت کە فاکتەری دیکە هەبن دەتوانن مەترسی ئەم نەخۆشیە کەم بکەنەوە. دەشڵێت هێشتا کاری زیاتر ماوە ئەنجام بدرێت بۆ هێشتنەوەی خڵەفاوی لە ئاستێکی نزمدا.